لە کاتێکدا مەڕاسیمی دانانی چەپکە گوڵی بەرپرسان لە بەردەم گوڵکۆی قوربانیەکانی هەڵەبجەدا بەڕێوە دەچوو، بەڵام بەشێک لە کەسوکاری قوربانیەکان لە بەردەم کێلی قوربانیەکانیاندا تووڕەبوون لە پەراوێز خستنیان. ئەزانی ئەم هەڵەبجەیە چۆن دەخیلەیەکە و سلفەیەکە بۆ ئەوان، ئەزانی هەموو ساڵێ شانزەی سێ چ دەخیلەیە دروزەکەن و سیارەیە نە ناومان و نە بۆمان هەیە قسەیە بکەین نە ئەو میلەتی هەڵەبجاوری لێ ئەدرێتەوە. سەرۆکۆماری عێراق کە بەشداری ساڵیادەکەی کرد ڕایگەیان نابێت جارێکی دیکە کیمیاباران لە عێراق و لە هەرێم ڕوو بداتەوە و داوای کرد داواکاریەکانی خەڵکی شارەکەی پێ بدرێت. زۆرم پێخۆش بوو کە دوێنێ جەنابی سەرۆکی وەزیرانی عێراق ئیعلانی ئەوەی کرد کەوا مەجلیسی وەزەرای عێراق قەراری یاوە کە شاری هەڵەبجە بەبێتێک لە محافەزەکانی عێراق و من لەو بارەیەوە زۆر پیرۆزباییتان لێ یەکەم و زۆر بە فەخرەوە باسی ئەوەژەکەم و هەوڵێکی زۆرمان نابوو ئەوەی کە ئەو ئێشە جێبەجێ بێت. ئەگەرچی 35 ساڵ بەسەر کیمیابارانکردنی هەڵەبجەدا تێپەڕ بووە، بەڵام هێشتا بەشێک لە قوربانیەکانی کیمیاباران لە ماڵەکانیاندا بە ئامێری هەناسەدانی دەستکرد هەناسە دەدەن. من سیەکانم ئیلتیهابی سیەکان نەخۆشم، چون بۆ عیادەیەکیش بوو لە دکتۆر لە هەولێر لە عینکاوە دکتۆرێکی ئەردەن بوو مەخوا بورامۆ کە بورامۆ بەیانی هەڵسام ئەوەنە سیەکانی تەواو کە پسکردتر مردم. ئەو شەوشە ئاری خەفەر بوو لە خەستەخانەی قەوارێکە بردمیان بۆ ئەوێ دی دەرزێکیان کە بەژێ قازمەوتیان بەزێ بینیمان و مرد نابووم. بەشێک لە خەڵکی هەڵەبجە بایکۆتی ساڵیادەکەیان کردبوو، ئەوان وە خۆیان دەڵێن هەموو ساڵێک لەو ساڵیادەدا تەنها بەڵێنیان پێدەدێت و جێبەجێ ناکرێت. ئەوانەی کە شاد حاڵە زیندوی ئەکوێسی کیمیابارانن ئەوە خەریکە تەمەەن پاڵیان پێوە دەنێ و بەداخەوە ئاودانی هەڵەبجیان بە چاوی خۆیان نەبینی. لە 16 ساڵی 1970 حکوومەتی بەعس بە چەکی کیمیاوی هەڵەبجەی بۆردمان کرد و بەپێی ئامارەکان 5,000 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و نزیکەی 10,000 هاوڵاتی دیکەش بریندار بوون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.